يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، مرۆڤ لە درێژایی مێژووی ژیاندا هەمیشە لە هاتوچۆدا بووە. ئەگە مرۆڤێک تەنها لە گوندەکەی خۆیدا ژیابێ، ڕۆژانە هاتوچۆی کردووە بۆ ناو کێڵگەکەی، بۆ ناو مەڕووماڵاتەکەی، یاخود شارەکان کە دروست بوون، مرۆڤ هاتوچۆی کردووە لە شارێک بۆ شارێکی تر. پاش دروستبوونی وڵاتەکانیش گەشتەکان فراوان بوون، مرۆڤەکان لە وڵاتێکەوە چوون بۆ وڵاتێکی تر. خوای پەروەردگاری ئێمە کە ئینسانی دروست کردووە، هەموو ئەو شتانەشی دروست کردووە کە ئەو ئینسانە لە ژیاندا پێویستی پێیانە. بۆ هاتوچۆکردنیش زەحمەتێکی گەورەیە و نەگونجاوە کە ئینسان بتوانێ بە پێ هاتوچۆ بکە. خۆ ئەگەر وەکو تاک بە پێ هاتوچۆی کرد، ئەی کەلوپەلەکانی بەچی بگوازێتەوە؟ بۆیە خوای گەورە لە لوتف و مەرحەمەت و ڕەحمەتی خۆیەوە هەموو ئەو شتانەی کە ئینسان و کەلوپەل و بار و زەخیرەکانی دەگوازنەوە لەسەر زەویدا بۆی دروست کردووە بە پێی زەمەن و بە پێی پێداویستی و بە پێی کات. قورئانی پیرۆز ئەوەمان بەبیر دەخاتەوە لە سوورەتی ئەننەحلدا لە ئایەتی 8 دەفەرمێ: والخيل والبغال والحمير لتركبوها وزينة ويخلق ما لا تعلمون. خوای گەورە دەفەرمێ ئەی ئینسانەکان بیر بکەنەوە بۆ پێداویستیەکانی ژیانی خۆتان، سێ جۆر ئاژەڵم پێبەخشیون. یەکەمیان ئەسپە. ئەسپ فاخیرترین جۆری وڵاخی سواری بووە. بە ئیعتیباری ئەمڕۆ ئۆتۆمبیلێکی ئاخر مۆدیلی گرانبەهای زۆر پڕ مواسەفات کە هەر ئەوەیە قسە لەگەڵ ئینسانە ناکە. ئەو ئەسپە تایبەتمەند بووە بە کەسانی دەسەڵاتدار و پلەداری حکوومەتەوە و ئەو کەسانەش کەوا دەسەڵاتی مادیان هەبووە و دەوڵەمەند بوون. ئەسپ خوای پەروەردگار وەکو حەیوانێک، وەکو ئۆتۆمبیلێکی ئەم سەردەمە تایبەتە بە کەسێکەوە. ئۆتۆمبیلی گشتی نییە، باری پێ هەڵناگیرێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی: الخيل معقود في نواصيها الخير إلى يوم القيامة. لە صحیحی بوخاری مسلمە هاتووە فەرموویەتی ئەسپ هەتا ڕۆژی قیامەت خێر بە نێوچاوانیەوەیەتی. ئەمڕۆ ئەوەتانە لە سەدەی 21، ئەسپ هەمان نرخی جارانی هەیە و بگرە زیاتریش. زۆر راپۆرتم خوێندۆتەوە ئەسپی وا هەیە تا ئێستا بڵین لە 3 دەفتەر دۆلار زیاتر دەکات. پێشبڕکێکانی ئەسپ سواری و ئەوانە لە جیهاندا هێشتا دەوری تایبەتی خۆیان هەیە و گرنگی زیاتریان پێدەدرێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هەتا قیامەت خێر بە نێوچاوانی ئەسپەوە هەیە، واتە هەردەمێنێ. تەنانەت لە ڕووی زانستیەوە هەموو مەکینەیەکی ئۆتۆمبیل کە دروست دەکرێ هێشتا بە گوڕی ئەسپ دەقەبڵێندرێ. زانای ناودار جێمس وات هاتووە دەڵێ ئەو ئۆتۆمبیلە کێشی مەکینەکەی یەکسانە بە قووەتی ئەوەندە ئەسپە. هەمووی باسی ئەسپ دەکرێتەوانە، لە هەر کێشی هەر مەکینەیەکە سەیری دەکەی، وەکو جێمس وات دەڵێ دەقەبڵێندرێ بە کێشی هێزی ئەسپ کە زۆر بەهێزە. ئەسپ بە وەفایە بۆ خاوەنەکەی، هاوڕێیەتی لەگەڵ دەکا. عنتەرە کاتی خۆی شاعیرێکی عەرەب بووە دەڵێ ئەگەر ئەسپ زمانی هەبوویایە قسەی لەگەڵا دەکردم، ئەگەر ڕاوێژی بکردایە ڕاوێژی پێدەکردم. لە تەفسیری نابلوسیدا لە مجەلەدی 5/7 دەفەرمێ ئەسپ یەکێ لە تایبەتمەندیەکانی دڵسۆزیەتی بۆ خاوەنەکەی. هەر کاتێک کە خاوەنەکەی لەسەر پشتی خەوی لێ بکەوێ، زۆر بە وریایی و بە هێواشی دەڕوا بۆ ئەوەی هەم خاوەنەکەی خەوەکەی لێ تێک نەچێ، هەم لەسەر پشتی نەکەوێتە خوارەوە. بەڵام هەر کاتێک کە زانی خاوەنەکەی خەوتووە لەسەر پشتی و چاوی بە مرۆڤێک کەوت، چاوی بە پیاوێک کەوت کە زانی خاوەنەکەی سەرپشتی نایناسێ، یەکسەر کارێکی وا دەکا خاوەنەکەی بەخەبەر دەکاتەوە.
ئەڵێ ئاگادار بن نەوەکو ئەوە دوژمنت بێ ئەوە ناحەزت بێ و پەلامارت بدە. هیچ کاتێک ئەسب زەرەر لە خاوەنەکەی نادا. هەر لەو تەفسیری نابلوسیەدا دەفەرمێ کابرایەک دەژێڕێتەوە کە خاوەنی ئەسپێکی ڕەسەن بووە، ئەڵێ کچێکی بچکۆلانم هەبوو لەسەر پشتی ئەسپەکەدام نابوو. لەو کاتەدا کۆمەڵێک سیارەی زۆر و تیژڕە و بە تەنیشت ئەسپەکەدا ڕۆیشتن کە لە قەراغ جادەیەک بوون ئەسپەکە سڵەمیە و ترسا. دیارە پێشتر کەمتر ئۆتۆمبیلی ئاوە بەو شێوەیە و دەنگی گەورەی بیستووە. زۆرتر لە لادێ و لە چیاکاندا بووە. ئەڵێ هەستم کرد ویستی ڕاکە، بەڵام لەو کاتەدا بیری کردێتەوە ئەو مناڵە بچکۆلە لەسەر پشتێتی. بۆیە ئەژنۆکانی داچەماندن و خۆی لار کردەوە هەتا مناڵەکەی بە ئیسراحەت خستە سەر زەوی. ئەمجا کە مناڵەکەی تەسلیم بە من کردەوە چوار ناڵی لێدا وەی دەرچوو هەڵات. هەتا مناڵەکەی دانەبەزان ئامادە نەبوو غاردا بۆ ئەوی نەوەک مناڵەکە شتێکی لێبێ. خی گەورە دەفەرمێت لە قەدیمە ئەی خەڵکی بیر بکەنەوە ئەسپم پێ خەڵات کردوون وەکو سارەیەکی تایبەتی شخصی گرانبەها بۆ خەڵکانێکی خۆی. دوای ئەوە خی گەورە باسی بیغال ئێستر دەکا، دەفەرمێ ئێستریش توانای بار هەڵگرتنی زۆرە. بە هەر شوێنێکا کە ئەسب باری پێ هەڵناگیرێ هێستر خی گەورە دروستی کردو بۆ ئەم ئینسانە. هێستر توانای ڕێگای سەختی زۆرە. ئێستاش لە بواری سەربازیدا زۆر ڕێبێ عەسکەری ئەوانە کە ئۆتۆمبیلی پێناگا وڵاخی تری پێناگا بە هێستر بار دەگوازێتەوە. یان ئەو کۆڵبەرانەی کەوا لە حدودەکانە بار دەگوازنەوە هەر هێستر بەکاردێنن. هەروەها ڕێگا دەزانێتەوە. حەج ڕێگایەک یەکجار پێیدا بڕوا لە نیوە شەوی تاریکە دەتوانێت جارێککە پەیدا بێتەوە بەبێ ئەوەی هەڵە بکە، بەبێ ئەوەی کەوا بێزاری لەبار دەرببڕێ. خی گەورە ئەمانەی هەموو بۆ مرۆڤ دروست کردوون. سێمیان وەل حەمیرە خوا دەفەرمێ گوێ درێژیش، کەواتە بیغالیش وەکو ئۆتۆمبیلی بار بەکاردەهێنرێت لە ئەمڕۆدا. ئەلحەمیر گوێ درێژیش یەکێکە لەوەی کەوا فەقیرەکان لە قەدیما بەکاریان هێناوە. پشتی نزمە، ئاسان بار دەکرێت، زۆر ئارامگرە. گوێ درێژێکە گە باری لەسەر پشت بێ و خاوەنەکەی شتی لەسەر بفرۆشێت چەند سەعات بە پێوە بوەستێ تەحمل دەکات. گوێ درێژیش وەکو ماتۆڕێک شتێکی ئەو سارە بچووکانەی بار کە ئینسانەکان لە شارەکاندا بەکاری دێنن ئەو زەمەنە خی گەورە ئەمەشی بە مرۆڤ بەخشیوە. لە تەفسیری قورئان لە تەفسیری شەعراویدا دەفەرمێ خی پەروەردگار مرۆڤەکانی ئاوا تاقی کردوێتەوە. هەیە توانای کڕینی ئەسپی هەبووە، هەیە هێستری هەبووە، هەیە گوێ درێژی پێکردراوە، هەیە ئەوەشی پێ نەکردراوە. هەروەکو ئەمڕۆ هەیە سیارێکی گران بەهای پێیە، هەیە سیارەی باری پێیە، هەیە ماتۆڕێکیشی پێ ناکردرێ، بەردەوام بەکرێ سەر دەکەوێ و کاروباری خۆی جێبەجێ دەکات. خوا دەفەرمێ وەزینە، جگە لەوەی کاروباری هەڵگرتنی خۆتان و بارەکانتان جێبەجێ دەکەن جوانیشیان تێدایە. کەواتە دەکرێ ئۆتۆمبیلی ئەمڕۆژ جوانی تێدا ڕەچاو بکرێ. ئەسب بە تایبەتی جوانی تایبەتی خۆی هەیە. لە کۆتاییدا خەڵکێک لەڕەن بێ بڵێ باش ئەوانە تێپەڕین. ئێستا مرۆڤەوە بە فڕۆکە بە کەشتی بەوانە قورئان باسی ئەمەشی کردووە، چونکە ئەم قورئانە کەلامی خواوەندە 1400 ساڵ لەمە بەرفەرموویەتی وەیەخلوق ما لا تعلمون. خوا لەمە دووە لە زەمانی داهاتوودا ئەی خەڵکێک کە ئێستا ئێوە بە سواری پشتی حشتر و ئەسپ و گوێ درێژ و ئەمانە دێن و دەچەند شتی وا پەیدا دەبێ. خوا شتی واتان بۆ دروست دەکا کە ئێستا بیریشتان بۆی نەچووە، هەر ناتوانن بیری لێ بکەنەوە نایزانن. خوا لە ڕێی ئێوەوە شتی ئەواتان پێدەبەخشێ. ئەوەتانە خۆی پەروەردگار لە ڕێگەی فکر و عەقڵی مرۆڤەوە ئەمڕۆ لە ناو دەریادا کەشتی، لە ئاسماندا فڕۆکە، لەسەر زەویدا شەمەند نەفەر و ئۆتۆمبیلی داهێناوە. یەکێ دەپرسێ بڵێ خوا فەرمووی دروستی دەکەم بۆتان، جاخۆ ئۆتۆمبیلە خوا دروستی نەکردووە. دەڵین هەمووی هەر خوا دروستی کردووە، چونکە ئەی ئینسان بیر بکەوە ئەو عەقڵەی کە خوای پەروەردگار داوێتی بە ئینسانێک بۆ ئەوەی فڕۆکەیەک دروستکە چێ پێی بەخشیوە غەیری ئەڵڵا؟ ئەم مێشکە بەو حەجمە بچووکەیەوە ئەو هەموو عیلمەی تێدایە چێ داوێتی؟ بەس ئەڵڵا پێی بەخشیوە. هەروەها ئەو کەش و هەوای فڕۆکەیەک تیا دەفڕێ، ئەو ئاوەی کەوا کەشتیەک تیا غەرق نابێت چێ بڕامی کردووە؟ هەر ئەڵڵا. کەرەستەی خاو هەر لە ئاسن و لە هەموو مەوادەکانەوە چێ دروستی کردووە لە ناخی زەویدا کە ئینسان دەری دێنێ و ئەو پلێت وشتانی لێ دروست دەکات؟ هەر خوا. پاشان وزەکان سەی دەکەی هەر ئەم نەوتە ڕەشەیە لەم خاکەدا تایەکەی لێ دروست دەکرێت، قیرەکەی لێ دروست دەکرێت، بەنزینی فڕۆکەی لێ دروست دەکرێت، بەنزینی ئۆتۆمبیلی لێ دروست دەکرێت، گاز و گریس و
هەموو پێداویستەکانی تری ئۆتۆمبیل و فڕۆکە و کەشتی و بار هەڵگرەکانی لە دروست دەکرێت چێ لەم خاکەدا ئەمەی دروست کرد هەر خوا ئەمجا سەیری کە سوبحان الله دادپەروەری خوا چۆنە عەقڵەکان لە زۆربەی وڵاتەکاندا کە پێشکەوتنی زانستی بەهێزیان هەیە وەکو یابان نەوتیان نییە بەڵام لە وڵاتانێک کە عەقڵیان تەقریبەن دواکەوتوترەوە ئەو عیلمان پێ نییە خوای گەورە نەوتی پێبەخشیون بۆ ئەوەی هەمویان محتاجی یەکتر بن ئەو سیارەکە بەعەقڵ دروست دەکا مەوادە خاوەکەی خوای گەورە بەخشیەوە بە تۆ ئەمە لەسەر زەویدا هەمووی پێمان دەڵێ ئەی ئینسان هیچ کاتێک خوا لە یاد مەکە ئەو کاتێک کە پێویستی سەردەمی مرۆڤایەتی بە ئەسپ و بەهێزتر و بە گوێ درێژ بوو خوا ئەمەی بۆ ڕام کرد ئەو کاتێک کە پێویستی مرۆڤایەتی بەشتی وەکو ئەم سەردەمە بوو فڕۆکە ئۆتۆمبیل و ئەوانە خوا ئەوەشی پێبەخشی جا بەڕێزان لە دواییدا وەیەخلوق ما لا تعلمون ئیتر بە درێژایی زەمن دەگرێتەوە یعنی لە دوای ئێمەوە و لە جیلەکانی داهاتوودا شتی وا دروست دەبێ هەروەکو ئۆتۆمبیل جێگەی گوێ درێژ بگرێتەوە ئەوەندە شتی پێشکەوتوو دێتە پێشەوە خوا ئاەتەکەی وا فەرموو هەمیشە خوا شتی تازەتان پێشکەش دەکا لە ڕێگەی عەقڵی ئێوە دروستی دەکەن ئۆتۆمبیل لە کوردستاندا لە هەموو شتێک زیاتر بەکاردەهێنرێ لە وڵاتانی ترا کە ئێمەش ئومێدەوارم ڕۆژە بگەینە ئەو ئاستە خەریکە ئۆتۆمبیل تەقریبەن باوی نامێنێ لە بینی دوو پارێزگادا خەڵک بە کۆپتەر هاتوچۆ دەکات بە فڕۆکە هاتوچۆ دەکات فڕۆکەی بار هەڵگرت بە میترۆ هاتوچۆ دەکات لە ناو جەرگەی شارەکانە لە ژێر زەویدا بۆ ئەوەی ئیزدیحام دروست نەبێ بە شەمەند نەفەر لە بینی شارێک و شارێکەدا بەڵام ئێمە لە کوردستان هەتا ئێستا ئۆتۆمبیل زۆرترین بەکارهێنەر شتەکانمان هەم بار و هەم نەفەر گواستنەوەمان بەهۆی ئۆتۆمبیلەوەیە ئەم ئۆتۆمبیلە خەڵاتی خوایە خەڵاتی خوایە و ئەوەتانێک جەنابەت ڕۆژێ پێت نەبێت دوو ڕۆژ سارن نەبێ ئەڵی باشە جاران چۆن ژیاوم چۆن ژیان گوزەراوە ئەم ئۆتۆمبیلەم نەبێ حیا و حرمەتی ماڵ و مناڵت بەڕاستی دەپارێزێ بەڕاستی خزمەت گوزاریەکی زۆر پێشکەوتۆ کە خوای گەورە بە مرۆڤەی خەڵات کردووە بەڵام ئەوەی گرنگە ئەو کەسەی کە ئۆتۆمبیلەکە بەکاردێنێ ئەو سایەقە ئەو شۆفێرە ئەگەر ئینسانێکی باش بێ بەڕاستی خەڵاتی خوایە ئەگە خوا نەخواستن نابەر پرسیار بێ بەڕاستی بەڵایە بۆیە ئەگەر ئەو سایەقەی کە ئۆتۆمبیلەکە لێ دەخڕێ و بەکاری دێنێ پێویستە چەند سیفەتێکی تێدا بێ دەبێ ئیمانی هەبێ بەڕاستی ئیمان بەخوا لە زۆر شت دەگێڕێتەوە تەکەبور لێ نادەی بەهی خوای دەزانی دەڵێ خوا حەمد و سەنا بۆ تۆ من ڕۆژێ بە پێ دەڕۆیشتم باب و باپیرانم بە سواری گوێ درێژ و ئەسپ و ئەوانە بوون ئێستا من ئەم ئۆتۆمبیلە گرانبەها جوانم هەیە هەر ئەو ئیمانەوە لێ دەکا کە شوکری خوال لەسەر کرد قەدری ئۆتۆمبیلەکەش دەزانی ڕێز لە بەرامبەرەکەشت دەگری و لە دوای ئەوەوە گە خوا نەخواستی ئینسان ئیمانیشی نەبێ پێویستی بە عەقڵە عەقڵ مەبەستم ئەوە نییە بەڕێزان لە ڕووی جەنابتان هەر بزانی پارە وەرگری خۆ زۆر کەس سایق هەر پارە دەزانێ وەرگرێ یان ترافیکی سوور و سەوز لێک نەکەیتەوە شێتیە ئەوە عەقڵ نییە عەقڵ ئەوەیە دووربین بی سایق ئەبێ بیر بکاتەوە ئەگە خوا نەخواستە تووشی کارەساتێک بووم ئەبێ دەستی چەند کەس ماچکەم ئەبێ چۆن سەر شۆڕ بم ئەبێ خوا لە قیامەتا چیم لێ بکە ئەبێ خوای گەورە دڵی بەرامبەرەکە نەرم نەکات چۆن عەفوم دەکات چۆن هەموو ماڵەکەمدا دەنێم ئەها شۆفێری عاقڵ ئەوەیە لەگەڵ سویچەکەدا ئەمانی دێتە بەرچاو لەسەر شەقامەکە هەزار خەتەرە دێ بە دڵیا ئەڵە کارێکی وا نەکەم بەیانی وا تیژڕە و بڕۆم شەرمەزاری بەدەمی کەسێک بم کە لە مناڵەکەیمدا کە لە کەسێکمدا کە لە کەلوپەلێکمدا ئەمە عاقڵمەندە بۆیە شۆفێر دەبێ عەقڵی هەبێ ئەو عەقڵە دووربینە ئەڵێ خوا بم پارێزی کە تووشی کارەساتێک بووم لە ڕوون بێ بچم دەستی خەڵک ماچکەم و بچمە سەر بەڕێی خەڵک هەروەها دوای ئەوە دەبێت دەرونی سەلامەت بێ نابێت شۆفێر دەرونی نەخۆش بێ لە قوتوپڕێکە هەڵچێ و لە خۆی بێزار بێ و خۆی بەسەر خەڵکا ساخکاتەوە نابێت عەسەبی بێ ئینسانی شۆفێر نابێت تەنگەتاو بێ لە کاتی ئینسان کە قازای حاجەتی هەبوو حرمەتمەوەی بۆ ڕووی جەنابتان پێویستی بە چوونە سەر ئاو بوو خەتەرە شۆفێریکردن چونکە پەلە دەکابگاتە شوێنێک کارەساتی بە شوێن نادێ هەروەکو قازی لە محکەمەدا مافی ئەوەی نییە بچێتە سەر مێزی محکەمە ئەگە بێت و پێویستی بە چوونە سەر ئاو بێ شۆفێریش مافی ئەوەی نییە سوکانەکە بادا هەتاوەکو سویچەکە بادا هەتاوەکو قەزای حاجەتی پێویستی خۆی نەکا بۆ ئەوی تەنگەتاو نەبێت پاشان نابێ ئینسان نەخۆش بێ شۆفێری نەخۆش کە زانی سەری تەواو نییە پشتی تەواو نییە قاچی تەواو نییە دەبێ واز لە شۆفێری بێنێ بیسپێرە بە کەسێکی کات چونکەوە کارەساتباریە هەم بۆ خۆی هەم بۆ خێزانەکەی هەم بۆ ئەوانەی کە لەسەر شەقامن و مافیان دەشێت بەهۆی ئەم نەخۆشی ئەوە چونکە نەخۆش لە لەشی خۆی بێزارە تووشی بەرپرسایەتی ناڕاستە خۆ دەبێ راپۆرتی ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێ ئەمڕۆ مەترسی ئۆتۆمبیل بۆ سەر ژیانی خەڵک لە ئایدز و لە سەرەتان بەقووەترە
هەل لە قەدیمیشە ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێت لە سەدەی 19 و 20 لە ماوەی 200 ساڵی پێشوودا 6 ملیۆن کەس بە حادیسەی سیارە مردووە. ئەو کاتێک کە ڕەنبە لە کوردستانە لە شارێکی وەکو ئێرەدا 50 سیارە هەبوو بێ 100 سیارە هەبوو بێ. ئەو کاتە 6 ملیۆن خەڵک لە 200 مردووە کە بە هەموو کارەساتی بوو مەلەرزە و سونامی و لافا و نەخۆشی تاعون و ئەوانە 2 ملیۆن خەڵک مردووە، سیارە 6 ملیۆنی کوشتووە. ئەیبێ لەم سەردەمەدا چ کارەساتێک کە زانایان دەڵێن لە ئایدز و سەرەتان خەتەرترە بۆ لە ناوبردنی مرۆڤ. ڕووداوەکانی هاتوچۆ کە ڕۆژانە بەداخەوە لە تیڤیەکانەوە دەبینین خۆمان بەسەریاندا دەچین، ئەو هەموو مردووە، ئەو هەموو کەم ئەندامە، ئەو هەموو کەسانەی کەوا لە خەستەخانەکاندا دەکەون، ئەو هەموو زەرەدە مادیەی دەکەوێت، ئەو ئۆتۆمبیلانەی وێران دەبن. زانایانی پسپۆڕی بواری هاتوچۆ دەڵێن 3 لەسەر 4 ڕووداوەکانی هاتوچۆ بەهۆی شۆفێرەوەیە. لە 175 دەگەڕێتەوە بۆ ئەو کەسەی سایقە. خەتەرەکە هەمووی لەسەر ئەوان کۆ دەبێتەوە، خەتای ئەوانە. 3 لەسەر 4 ڕووداوەکانی هاتوچۆ خەتای ئەو شۆفێرەیە کەوا ئۆتۆمبیلەکە لێ دەخڕێت. چونکە ئۆتۆمبیل لێخڕین ڕاستە هەر یەک کەس دەبینی، بەڵام کەسایەتیان جیاوازە. نووسەرێکی ئەمریکی هەیە پێی دەڵێن مارگرێت ئۆهید. مارگرێت ئۆهید کتێبێکی هەیە بە زمانی ئینگلیزی بە ناوی درایڤین تودەی ئەند تومۆرۆ، شۆفێری لە ئەمڕۆ و لە سپەینێدا. ئەڵێ کەسایەتیەکانی شۆفێر تەماشاکە، سەیری خۆت کە بزانە لە کامیانی دڵنیاش بە ئەوەی کە بەرامبەر دەیەکێکە لەوانە ئاگادار بە. چونکە لە پندێکی میلی ئەڵمانیدا هەیە دەڵێ باش شێواز و جۆری شۆفێریەکەت ببینم ئەوسا پێت دەڵێم تۆ چی. 10 جۆر کەسایەتی هەیە مسڵمانی بەڕێز، ئەی ئەو کەسەی کە زۆر بەمان ئۆتۆمبیل لێ دەخڕین بزانە خۆل لە کام کەسایەتیانی. یەکەم کەسایەتی حرمەتم هەیە لە هەمووانی کە باسییان دەکەم بۆ ڕووی جەنابتان و بیسەران و بینەران. یەکەم کەسایەتی بەرازە. کەسایەتی بەراز ئەو سایقەیە، ئەو شۆفێرەیە، وا دەزانێ ئەو شەقامە بەس بۆ ئەوە، هیچ ڕوحی هاوکاری بۆ کەس تێدا نییە. بوارت بۆ ناڕەخسێنێ کە تێپەڕی. چەند جار جەنابەت دیقەت بدە و بیر بکەوە، بینیوتە 2 سارە دەگەنە تەنیشتی یەکێکیان ویستێتی تێپەڕێ. ئەو ساقەی کە لە تەنیشتێوەیەتی زیاتر سەریعی دەکا بۆی لە ئەوەی تەنیشتی بکەوێتە خەتەرەوە، یان ئەوەی بەرامبەر وا دەزانێ ئەم خەریکە تێدەپەڕێت، تازە کار لە کار ترازاوە لەو سورعەتی 120 و 140 ئەوانەدا. ئەوەی بەرامبەر یەک نوکەی ئیستۆپ بکە حادیسەیەک ڕوونادا، یەک نوکەی ئیستۆپێک بکە 2 چرکە هێواش بێتەوە کارەساتەکە ڕوونادا، ئەو زیاتر سەریعی دەکا بۆی ئەو فڕێداتە خۆڵەکەوە. ئەوە کەسایەتی بەرازی هەیە. بەراز عادەتی وایە هیچ ڕێزێک بۆ کەس دانانێ و ئازانێ ئەو شەقامە بەس بۆ ئەوە. تو پڕ سەریع دەبێ. هەر کەسێک بینیەوە کەسایەتی بەرازە کە هەڵدەستێ فەرتەناشێک دەکاتە پوتۆزێک بە دوای خۆدا بەجێ دێڵێ. کتۆ پڕ ئیستۆپ دەگرێت لە بەردەمی خەڵکە بەبێ هیچ ئاماژەیەک. کتۆ پڕ ئیستۆپێک دەگرێت و حادیسەیەک بۆ خەڵک دێنێتەوە، یان بۆی خەڵک ناڕەحەت بکە. کتۆ پڕ ڕادەداتە لای ڕاست، دێتەوە لای چەپ، دەچێتە ئەم سای، دەڕواتە ئەو تەقەڵ لێ دەدا بەبینی خەڵکە. ئەوانە شۆفێرێکن کەسایەتی بەرازیان هەیە، وا دەزانن ئەو شەقامە بەس تایبەتە بەوەوە، چاوی خەڵکیکە نابینێ، ڕوحی هاوکاری نییە. دووەم کەسایەتی چیسەڵمان هەیە. کەسایەتی چیسەڵ ئەو شۆفێرەیە نووسراوە لە 100 بڕۆ ئەم لە 60 دەڕوە. جا دەکەش جاری وایە یەکسایدە شوێنەکە تەنگە، یەک زنجیرە سیارە بە دوایەوە خۆشی سڵ ناکە، وەکو چیسەڵ بە ئیسراحەت دەڕوە. ئامانەش بەڵای جادەن. چەندە تیژڕەوی خراپە، هێواژ ڕۆیشتنیش لە حەدی خۆیدا نەبێ، ئەوەندە زەرە لە شەقام دەدا. یەک زنجیرە دروست دەبێ، خەڵک جاری وا تەحەمولی نامێنێ، ئیتر ناڕەزایی دەردەبڕدرێ. کەسایەتیشی سەڵ باری خۆی تێک نادا، خەتێکی سەریع دەگڕێ بەڵام بە هێواشی دەڕوە. سێم کەسایەتی بزنمان هەیە. کەسایەتی بزن ئەوەیە خۆی گرتۆ بە سەریعیەوە، هەمیشە حەزی لە سورعەتە، ناتوانێت بە سەریعی لێ نەخڕێ. بزن جەنابتان بینیوتانە ئەوە نازانێ بەربەست و ئەوانە، بەسە هەموو شوێنەکە خۆی فڕێدا، ئەم تاسەوێ هەل لێ دەدا بە سەریان ڕادەکات، تاسەی بینی ئەنجا زیاتر سەریعیەکە، بە دیوارە هەڵدەگەڕێ، بە جادەی ناڕێکا دەڕوە، بە شوێنێکە کە ئۆتۆمبیل پێی سەغڵەتە دەڕوە. کەسایەتی بزن هێمای مرور نازانێ، نووسراوە ئەم ویتێر نە قەدەغەیە، ئەو دەزانێت قەدەغەی و پێدا دەپەڕێتەوە، چۆن بزن بەسەر دیواری شاباز دەدا، کابرا بەسەر هینی مۆتەکانی مروری شاباز دەدا. ئەوە کە بینیت بزانەوە کەسایەتی بزنی هەیە. وەکو بزن نووسراوە قەدەغەیە لێرە بۆستی ئەو لەوێ دەوەستێ، قەدەغەیە پێچکەیتەوە پێچ دەکاتەوە. ئەوە کەسایەتی ئینسانە، بەڵام لە شێوازی یعنی کەسایەتی بزنە، بەڵام هەر شقڵەکەی ئینسان و سارەش لێ دەخڕێ. ئەمانە یەک جار ڕەن بێ هەڵە بکەن، بڵاوەتانە ئەو هەموو ساڵش لێم خوڕیوە هەڵەشم تووشی هیچ نەبووم. یەک جار هەڵە دەکا، بەڵام هەڵەی کۆتایی ژیانێتی یان کەمەندامی دەکە یان تیا دەچێت. چوارەم کەسایەتی ورچ.
کەسایەتی ورچ کەسێکە عەقڵی کار ناکات بیر لە داهاتوو ناکاتەوە کەسایەتی ورچ ئەو کەسانن لەسەر خۆڵەوە پێش خەڵک دەکەون چەند جار تۆ بینیوتە خەڵکێکە ئەو دوو جادە هەیە ئەو لەسەر خۆڵەوە دەڕوە لەسەر خۆڵەکەەوە پێش خەڵک دەکەی و حسابێک بۆ خەڵک ناکە ئەوە کەسایەتی ورچی هەیە کەسایەتی ورچ ئەو شۆفێرانن کە پێش خەڵک دەکەی و ئیشارەت هەڵناکە لەبەردەم تا دەڕوا دەوێت بچێتە فەرعێکەوە بەبێ ئەوەی ئیشارەتێک داگیستێنێ هەیە قۆڵ دەردێنێەوە کەی زەمانیەوە نەماوە ئەو کەسایەتی ورچە ورچ بە ئارەزووی خۆی پێش دەکاتەوە و حسابیش بۆی دوای خۆی ناکە دەبێت زۆر ئاگادار بین پێنجەم کەسایەتی نەعامەمان هەیە وشتر مرخ نەعامە عادەتی وە دایمە ملی دەسۆڕێنێ شۆفێری وا هەیە ئەگەر لە ناو شارە بێ دایمە ئەگە برسی بێ ئەلە بزانم کام مەطعەمەیە وا سیارە دەڕوا لە 70-80 دەڕوا ئەم سەیری قەتعە و مەطعەم و شیرینیخانە و میوەخانە و وتێل و ئەوانە دەکا ئەگەر لە دەرەوەی شار بێ سەیری شاخ و داخ و گرد و دۆڵ و دار و درەخت و باخ و ڕەز و ئەمانە دەکا ئەمە زۆر خەتەرە ئەوە دەبێت زانایان دەڵێن ئەگە وریان نەبی ڕادەی لەگەڵەوەدا شۆفێر دەبێت تەنها پێشی خۆی و ئاوێنەی دواوە تەنیشتەکانی بینێ حەقی بەسەر ئەوە نەبێت قەتعی چی لە شوێنێکە واتە بە بۆ تیژڕەویە دەڕۆی برادێک باسیەوەی کە جارێکیان وتی مەعامەلەم دەکرد بە حسابی خۆم سارە لێ دەخڕم لە 120 دەڕوا مامەڵەم دەکرد ئەو زەویە بەوەندە موبایلی بەگوێمەوەیە لە حسابی خۆمدا وەختێکم زانی وەڵاوتم کاکە وا فڕی موبایلەکە داخەوە تازە لە جسرەکە ڕۆیشتبوومە خوارەوە بەخۆ سارە تێدا چوو ئەتە تازە تۆ یعنی نەعامە ئەوەیە بەردەوامی خوا فکری لە شوێنێکی کەیە و بەم لاولادا دەڕوانێ و ئۆتۆمبیلیش لێ دەخڕێ شەشەم کەسایەتی مەڕ عادەتی وایە دایمە دەمی دەنێ بە دووجی ئەوەی بەرام پێشەوە کەسایەتی مەڕ ئەوەیە هەمیشەوە دەعامیەکەی بە دەعامی ساری پێشەوەیە قەت مەسافەی ئەمانی نییە چەند سارە ئاوا دەبین یەک تۆز ئەمانە بۆیە زۆربەی کارەسات 3-4 سارە دەعام دەکەن هەمووی لوتی ناوە بە لوتی ترەوە مەسافەی ئەمانی نەهێشتۆتەوە ئەگە بەرامبەر کتو پڕ کەسی هاتە بەدەمی ستۆپی گر ئەم مەجالێکی هەبێ کەسایەتی مەڕ ئەوەیە دایمە حەز دەکا ئۆتۆمبیلەکەی لوتی بە لوتی خەڵکەوە بێ ئەو وەکو مەڕ هەمیشە دەنیشێتەوە سەر یەک و حەز بە مەسافەی ئەمان ناکە حەوتەم کەسایەتی قاس بەوە ناسراوە دایمە قیر و هوڕێتی کەسایەتی شۆفێری قاس ئەوەیە بەبێ پێویست و بەبێ ناپێویست هۆڕن لێدا یعنی چەند کەس دەبینی لەگەڵ یا سەرکەوە بەردەوام دەستی لەسەر ئەو هۆڕنەیە هۆڕن لێدان کەسایەتی ئینسان لە کەدار دەکات ئیلا لە حاڵەتێکە دڵنیابی کە هیچ مەجالێک نەماوە ئیلا بە هۆڕن نەبێ بەرامبەرەکە داگادارکەیتەوە چەند جار بینیوتانە جەنابتان من لەم شارەدا دیقەتم داوە کە بە ترافیک سوورە 100 هۆڕن لە دواوە لێ دەدا خۆ بە هۆڕنی تۆ کاکە ئەو ترافیکە سوورە سەوز نابێ ئەبێ ئارام بگری وەکو ئەو خەڵکە هۆڕن لەسەر هۆڕن لێ دەدا یان ڕەماژ لێ دەدا یان هەیە لە بینی شارێکە 100 جار ئەم لایتانی هەڵدەکا بۆ خەڵکو دەکوژێنێتەوە ئەم حاڵەتانە خراپن لەوە چێ ئەو ئینسانە بە هۆڕنێک بشڵەژێ کارەساتێک ڕوو بدا یان شەوە بە کۆڵانێکا دەڕۆی هەیە لە بەردەمی ماڵانە خوا حافیزی کردو تاوخەی گەرم و هەموو لێک کە دەڕۆ هۆڕنێکیش لێدا بە ئەس بەسەریدا ئەوە کەسایەتی ئەو شۆفێرە وەکو قاز وایە دایمە قیڕێ هەیە دایمە قیر و هۆڕ لە ناو هەموو شەقامی دەرەوەی شار و ناو شار و کۆڵانە دروست دەکات شەو ڕۆژی بۆنی ئەوکو قاز وایە هەشتەمیان کەسایەتی مەیمون کەسایەتی مەیمونەوە شۆفێرانن کە جامەکەی کردوێتەوە ئەوەندە قۆڵی دەرێنەوە یان دەستی گرتووەوانە مەزانستی لێخوڕین ئۆتۆمبیل وا دەڵێ نە قسەی من ئەو شۆفێرانن جامەکەی داداوەتەوە دەستی بەسەرەوەی نینەکە گرتووە قۆڵی دایمە لە دەرەوەیە چۆن مەیمون خۆی هەڵدەواسی حەزی بە خۆ هەڵواسینە هەروەها ئەو سەرنشینانەش دەگرێتەوە هەر کەسێکت بینی ئەمانەی خۆی لە حەفلەیە ئاهەنگە شایی هەر چیەکە مناسەبەتێکە لە سارە هێنا بۆ دەرێ ئەو کەسایەتی مەیمونی هەیە ڕێک وەکو مەیمونەی ئینسانی عاقڵ لە شوێنی خۆیان پشتێنی سەلامەتیش بەکاردێنێ و جامەکانیشی داخرەون و سەلامەتی خۆی و سەرنشینەکانی دەپارێزێ نۆیەم کەسایەتی مشکمان هەیە شۆفێری وا هەیە کەسایەتی مشکی هەیە کەسایەتی مشک ئەو شۆفێرانن ئەزانن ئۆتۆمبیل لێخڕن باشیشی لێ دەزانن بەڵام دایمە دەترسن و دڵەڕاوچیان هەیە متمانەیان بەخۆیان نییە چۆن مشک دایمە سەرەتاتکەیەتی دەجار سەر دەردێنێ و ناوێرێت تێپەڕێ ناوێرە بڕوا دەگەڕێتەوە ئیستۆپ دەگرێت ئەمانە ئەگەر یەک متمانە بە خۆیان دروستکەن شۆفێرێکی کارامەیان لێ دەردەچێت هەمووی دەزانن بەس متمانەی بەخۆی نییە ناتوانێت متمانەی بەخۆی بێ خاڵی دەیەم و کۆتایی کەسایەتی شێرمان هەیە هەر کەسێک هەر شۆفێرێک سەیری خۆی کە سەیری بەرامبەری کە ئەمە شێرە جەنابەت پێت ناخۆشە پێت بڵێن قازی مەیمونی بەرازی نازانم چی بزنی هەمووی پێی سەغڵەتی ئێستا هەر یەکێک لێمە خواخواتی لەو نۆسیفەتەی تێدا نەبێ بەڵام هەمومان فەخر دەکەمەوە وەکو شێر وایە دەی ئەگەر دەتەوێت وەکو شێر وابی و شۆفێرێکی شێربی ئەبێ 6 سیفەتت هەبێ شۆفێری شێر یەکەم زانیاری هەیە
بە تەواوی مەعنا سایەقە لە ڕووی هەموو زانستەکانی شۆفێریەوە بەڵگەنامەکەی هەر وەرەقەیەک نیە لە جیفانیا بێ بە کردار فێری لێخوڕین بووە. دووەمیان متمانەی بەخۆیەتی، هیچ ترس و دڵڕاوچێ نیە، بسم الله الرحمن الرحیم لێ دەکات، پشت بەخوا لێ دەخوڕێ، متمانەی بەخۆیەتی کە بە سەلامەتی دەچێتە فڵانشوێن بە پشتیوانی خوا. سێمیان وریایی و ئیلتیزامی هەیە، ئەگە خەوی بێ لێ ناخوڕێ موبایل بەکار ناهێنە، چونکە بەڕێزان ئەو وەختەی تۆ کە لە موبایل بەکاردێنی لە 100 تا 38 مێشکت ئیش ناکە. هەر وەختێک کە بە موبایل قسە دەکەی و سوکانی سیارەکەت بە دەستێکی ترت گرتووە 100 تا 38 مێشکت لەو شوێنە نەماوە، وا لای موبایلەکەتە. جا بزانە چ کارە ساتێک دەقەومێ 100 تا 38 مێشکت ئیجازەی وەرگرتووە، وا دەڕۆی و لەو کاتەشە ئاگال لە خۆت نییە. سایەقی شێر ئەوەیە وریایە، مولتەزیمە، خەوی هات دادەبەزێت، تاخەوەکەی بەسەر دەبە، شتێک دەخواتەوە دەموچاوی دەشوە، موبایل بەکار ناهێنێ، زۆر لەگەڵ سەرنشینە قسە ناکە. سایەقی وایە مانعینە 2 سەعات لە ڕێگادا بێ هەر لەگەڵ نەفەرەکانە قسە دەکات. سایەق دەبێ خۆ پارێزێلەوە، دەنگی تەسجیلی بەرز ناکاتەوە، هۆڕن لێ نادا، ئیلتیزامی هەیە. چوارەمیان خۆ نەبردنە ڕیزی ئینسانی خراپەوە. شۆفێری شێر ئەوەیە کابرا هۆڕنێکی بۆ لێداوە، ئەم 4 هۆڕنی بۆ لێداتەوە، بە تەنیشت تێپەڕیوە لایتێکی هەڵکردەوە شەبێ 6 لایتت بۆ هەڵدەکەمەوە. نە، شێر قەت خۆی نابەتە ڕیزی ئینسانی بێحورمەت و ئینسانی ڕێوی سیفەتەوە. ئەوڵە من شێرم حیفە خۆم بخەمە ڕیزیەوە، هەڵەی بەرامبەر جواب ناداتەوە. ئەڵێ بەخوا فڵان کەس سەرەوەندەی لێزانێ، تۆ هۆڕن لێدا من کەسایەتیم لە تۆ بەرزترە، هۆڕن لێدەمەوە، تۆ لایتت بۆ هەڵکردوم من کەسایەتیم لەوە بەرزترە، جوابت دەمەوە. ها بەڕێزان، ئەمە بینەوە بیر خۆتان، هەر وەختێ بەرامبەر هەڵەی بەرامبەر کردی شۆفێرێک دەستی شکاندە سەرت، مەڵە دەبێت ئیلا بتگرمەوە، تۆ لە 200 بڕۆی من لە 240 دەڕۆم. نە، بڵێ من شێرم، خۆم ناخەمە ڕیزی کەسێکەوە کە لە ئاستی مندانە بێ. پێنجەمیان حرمەتی بەرامبەرت بگرە، هەمیشە ڕوحی هاوکاری تێدا بێ. عەرزم کردن جاری وایە بە یەک نوکەی ستۆپ بە تەحەمولی 2 چرکە بەرامبەرەکەت ڕزگاری دەبێت لە کارە ساتێک. ئەها چەند جوانە، جاری وایە بڕواتان بێ 3 چرکەت پێ نەچووە، کابرا ئەوەنە دەستت بۆ بەرز دەکا کە ڕێگاداوە فەرموو تۆ بڕۆ. دایمە ڕوحی هاوکاری لەو شۆفێرانەدایە کە سیفەتی شێریان هەیە کە مەردی مەیدانن، هەمیشە ڕوحی هاوکاری تێدا بێ. وەگە کەسێ هاوکاری کردی بە بێمنەت بەلایەت تێ ناپەڕێ. شێر هەمیشە منەتی بە خەڵکە، سەلامێکی گەرمی بۆ بکە، سوپاسێکی بکە کە تۆ ڕێزی منت گرتووە، بەلاتا بەبێ حورمەتی تێ ناپەڕم. شەشەم سیفاتی سایەقی شێرەوەیە ڕوحی هاوکاری هەیە. لە هەر شوێنێک شۆفێرێکی بەرامبەری حتا ئەگەر نەناسیاو بێ، پێویستی بە هاوکاری و علم و زانست و کەلوپەلی ئەو بێ، بەخیل نییە پێی دەبەخشێ و ڕوحی هاوکاری بەرامبەر بە خەڵکانی تر هەیە. قورئانیش دەفەرمێ وەقسید فی مەشیکە، ناڵێ هێواش بڕۆ، دەفەرمێ بەقەدەر پێویستی بڕۆ. شوێنێک 100 تۆ 60 مەڕۆ، شوێنێک 60 نووسراوە تۆ 100 مەڕۆ، با تووشی مەترسی نەبی. زۆر کەس دەڵێن تیژڕەوی ئەوەندە خەتەرە، بەڵێ زۆر جار ئینسان دەڵێ فەرقی 60 و 70 چییە، بەڵام وەرە لە عیلما گوێ بگرە بزانە فەرقی چییە. توێژینەوەیەک لە وڵاتی دانیمارک و لە ئوسترالیا کراوە، ئەڵە کەسێک لە 70 کیلۆمەتر لە سعاتێکە دەڕوات، جێکی سارەکەی لە 70ە، مەترسی 4 جار زیاترە بۆ توشبوون بە ڕووداوی مەترسیدا لەو کەسەی لە 65 دەڕوا. 65 و 70 چ فەرقێکی وایان نییە. ئەوەی لە 65 دەڕوا یەک جار تووشی مەترسی ڕەنبێ احتیمالی هەبێ، ئەوەی لە 70 دەڕوا 4 جار مەترسی هەیە زیاتر لەو. کەسێک سیارەکەی لە 60 دەڕوا، کەسێکی تر لە 70 دەڕوا، دەڵێ ڕەنبێ هەروەکو یەک بڕۆن، بەڵام وانە. ئەو کەسەی لە 70 دەڕوا لە چاو ئەو کەسەی لە 60 دەڕوا 8 جار توشبوونی بە مەترسی خەتەر زیاترە. ئەگەر ئۆتۆمبیلێک بە خێرایی 100 کیلۆمەتر لە سعاتێکا بڕوا، خۆی بچێشێ بە تەنێکی جێگیری ڕاوەستاوی ڕەقدا، بۆ نمونە دیوارێک بێت، تانکەرێک بێت، شۆفڵێک بێت، گەڵابەیەک بێت کە وەستاوە لە شوێنی خۆی، ئەم لەو سورعەتە ناچار بێ خۆی پێچێشێ. ئەو کەسەی کە لە ناویدایە سایقەکە و سەرنشینەکان وەکو کەسێکیان لێدێ کە لە بەرزایی 40 مەترەوە فڕی دەیتە خوارەوە، یان بینایەک 13 قات بێ، بێنە بەرچاو شوقەیەک 13 قات بێ، زەلامێک لەسەرەوە فڕی دەیتە خوارەوە، چی لێدێ؟ سەلامەت دەرچوونی نییە. ئەو کەسە وەکو ئەوە لە 40 مەترەوە فڕی دەی. ئەگە سارەکە لە 80 بڕوا و خۆی بە تەنێکی ڕقی جێگیرا بچێشێ، وەکو ئەوە لە 30 مەتر و لە باڵەخانەیەکی دەنوهۆمەوە فڕی دەیتە خوارەوە. ئەگەر لە 60 بڕوا کە دەڵێن هێواشە، وەکو ئەوە لە 9 مەترەوە قسمێتە خوارەوە، یان خانوێک 3 قات بێ و لەسەر سەرا بیخەیتە خوارەوە نەفەرەکە. لە پێکاداندا 3 جۆر بەریەککەوتن هەیە. جاریوە بەس ئۆتۆمبیلەکە زەرە دێنێ، ئەوە حەمد و سەنای خوای دەوێت کە بە کەلوپەلێکی مادی ڕزگار بۆ چاک دەبێتەوە. 2 ئۆتۆمبیل لە یەکیانداوە بەس کەلوپەلەکانیان شکاون، هێواش بووە. دووەمیان ئۆتۆمبیلەکە شتیا دەچێ، مرۆڤەکەی ناوی بەر ئۆتۆمبیلەکە دەکەوێت،
بەتایبەت ئەوانەی پشتێنی سەلامەتی بەکار ناهێنن. ئێستا زۆربەی شۆفێر دەبینم ئیجازەی عمومی پێ لەم شارەدا من لەگەڵ یان نابووم پشتێنی سەلامەتی پێ عیبێ بیبەستێ. دەڵێ لەناو شارە خەتەرترە. لەگەڵ بچووکترین ئیستۆپ و سەدمەدا تۆ سرت بەرجامەکە دەکەوێت، سنگت بە سوکانەکە دەکەوێت، قەفەزەی سنگت دەشکێنێ. ئەوە بەریەککەوتنێکە کە هێستا هێواشە. ئەم سیانە لەناو خۆیاندا بەرجەستە دەکەون. یعنی سی بەر قەفەزەی سنگ دەکەوێت، دڵ بەر قەفەزەی سنگ دەکەوێت، جگەر بەر گورگ دەکەوێت. لە ئەنجامی ئەم بەریەککەوتنە هەر لەناو خودی خۆیدا یان ئەندامەکە دەترازێ، یان دەپچڕێ، یان بریندار دەبێ، یان زیانی لێ دەکەوێت. خەڵک هەیە کاتی خۆی سەری بەر شوێ کەوتۆ دوای 10 ساڵ تووشی وەرەمی سەر بووە. ئێستا دکتۆرڵێ هی حادیسێ ئەو زەمانەیە کە خوێن لە سەریا کۆبووەتەوە تۆزە حەبێکی پاڕاستۆڵی خوا دکتۆیانە هیچ لە خەستخانە دەریکەن یان نەیان بردووە. زۆر خەتەرە ئینسان چەند ژیانی لە خەتەرا دەبێت. دڵ و سی و جگەر جاری وایە ئینسانەکە عیبی نییە کە بە سەلامەتی بە قاچی خۆی دەڕوا، بەڵام پاش ماوەیە کەس دەکات ئەو ئەندامانی لە شوێنی خۆیان ترازاون یان بریندار بوون یان لە کار کەوتون. لێدانی ئۆتۆمبیل لە مرۆڤ ئەگە ئینسانێک لە 30 کیلۆمەترا بڕوا، ها زۆربەی هەرە هێواش نووساوە لە 30 بڕۆ. ئەگە کەسێک لە 30 بڕوا 30 کیلۆمەتر لە سعاتێکە لە ئینسانێک بدا خوانە پەناماندا لە 105 ئینسانەکە دەمرێ، لە 195 ئینسانەکان نامرێت. ئەی ئەگەر لە 50 کیلۆمەتر بڕوا لە سعاتێکە لە 140 ئەو کەسێ بەری دەکەوی دەمرێت، لە 140یان دەمرن. ئەگەر لە 56 بڕۆی سەیری کە 50 لەگەڵ 56 چ فەرقێکی وایان نییە. شۆفێر دایما ئاگادار بە زۆرە بووە لێدانی ئینسانێک. لە 50 کیلۆمەتر لە سعاتێکا بڕۆی احتیمالی ئەو کەسەی لێت داوە لە 140 بمرێ. بەڵام لە 56 کیلۆمەتر لە سعاتێکا بڕۆی احتیمالی لە 180 ئەو کەسەی لێدەی دەمرێ. لە 180 لەگەڵ لە 140 چەندی فەرقە؟ دوو بەرامبەر. ئەمە تایبەتمەند بوون بە شوفێرەوە. سێ لەسەر چواری ڕووداوی هاتوچۆ هۆکارەکەی شۆفێرە، یەک لەسەر چواری هۆکارەکەی ڕێگاوبانە. ڕێگاوبانەکانیشمان زۆر خراپن. لە کۆتایی وتارەکەمدا دەڵێم خۆزگایە ئەو پارەیەی کە وەزارەتی ناوخۆ لە ڕێگەی پۆلیسی هاتوچۆوە لە غەرامە و لە ڕقەم و ئەو پارە خەیاڵی کە ڕۆژانە لەو خەڵکە وەردەگیرێ، خۆزگایە بەشێکی گەورەی بۆ شەقامەکان تەرخان بکرایە. شۆفێریش بڕاتان بێ پێی ناخۆش نەبوو کە پارەیەکە لێم دەستێنن مادام شەقامەکانم دایمە بۆ نوێ دەکەنەوە جوان دەکەن زۆر باشە. بەردەمی مروری وایە تا ئێستا 10 ساڵە چاڵەکەی خۆی پێپڕ نەکراوەتەوە. ڕەنبێت جەنابەت 15 ساڵ بێت چاڵی وات بینی بێت تا ئێستاکانت 2 تاسە قیری دەوێت، تا ئێستا خەڵک دەکەوێتە ناوێەوە. دەیان شوێنی یوتێرن هەیە بە چەندین خەڵکی لێ مردووە، تا ئێستا حکومەت ئامانی لە پردێکی بۆ بکە. ئێوە هەموو پارێت چی لێ دێ؟ خۆزگە بمانزانیاوەی کە لە خەڵک وەردەگیرێت چی لێ دێ؟ خۆزگە هەمومان ڕێز و حرمەتی پۆلیسی هاتوچۆمان بزانیایە. ئەو پۆلیسی هاتوچۆی کە سەرما و گەرما لە ژیانی ئەوە بە خەسار ناڕوە، بە پێوە لە پێ ناوی سەلامەتی ئێمەدا زۆر تەقدیری پۆلیسی هاتوچۆ بگرن، چونکە بەڕاستی ئەوانە سەربازی وونی ئەم وڵاتەن و هەمووی لە پێناوی سەلامەتی خۆماندا دەبێت زۆر بە حرمەتەوە هەڵسو کەوتیان لەگەڵ بکەین. ناڕازی نەبین کە لێت تۆڕە دەبێت بۆ پشتێنی سەلامەتیت بەکار نێناوە. ناڕازی نەبی ئەگە مناڵەکەت بەبێ ئیجازە هێشتا شۆفێری تەواو نێو سارێ بردۆ و مرور سارەکەی لێ بستێنێ و حیجزیکە، خۆت تووڕە مەکە. مەچۆ مەلای مەسئولێک و تەلەفۆن بکەی کاکە من کوڕی فڵان کەسم و فڵان کەسم لە پشتەوەیە، سوکایەتێ بە خۆت. ئەو لەبەر خاتری تۆیەتی ئەینا و توش نابێ. تەقدیری بکە بڵێ یەخوا دەستت خۆش بێ، من مەمنونی ئەو هەڵوێستەتم کە غەرامەم کەی. خۆزگە غەرامەش تەنها لە پێناوی پارەدا نەبوویایە. کابرا لە 200 ڕۆیشتۆ گیراوە بە ملیۆنە دینار عەفو دەکرێت، دەبێت سیارەکەی لێ بستێندرێ. ئەو جارە توش نەبوو، جارانی چکە توش دەبێ بەڕێزان. نابێ حکومەت کە کامیراکان دادەنێ بەزمە بەستی پارە بێ. زۆر شۆفێر هەیە نابێ بە پارەش لێی خۆش بی. لە زۆر وڵاتی دنیادا کە ئینسان کارەساتێکی بەدەست قۆمە ئیجازەکەی لێ دەستێننەوە، دوای چەند ساڵ ئەم جاگە هیچی کەینەکە دەیدرێتەوە. لە وڵاتی ئێمەدا خەڵک هەیە چەند جار خەڵکی کوشتووە بە سایارە، هەتا ئێستا شۆفێریەکەی هەر بەردەوامە، کەس نییە ئیجازەکەی لێ بستێنێتەوە. ئەبێ حکومەت بە خۆی دابچێتەوە. ومێدەوارم کە یاساکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستاندا زیاتر پابەندی پارە نەبن، خزمەتی هاوڵاتیان لەبەرچاو بگرن. هەروەکو ئەفسەران و پۆلیسی هاتوچۆش جارش کە دەڵێم جێگەی ڕێز و حرمەتی هەمومانن، جێگەی ڕێز و تەقدیری ئەهلی مزگەوتن. داواکارم لێت یا رب العالمین، یا ڕەبی خۆی سەلامەتمان کەی. خوای پەروەردگار خۆمان کاتێک کە شۆفێرین بمان پارێزی لەوەی شەرمەزاری بەردەمی کەسێک بین و کارەساتێکمان بەدەست بقەومێ. خوای کاتێکیش کە سەرنشینین بمان پارێزی کە تووشی شۆفێرێکی ناشی و نابەرپرسیار بین. خوای گیان حرمەتمان زیاد کەی، لەبەر چاویەکە ڕوحی هاوکاریمان زیاد بێ، لە بەڵاو موسیبەت بمان پارێزی. هەموو ئەو کەسانش کەوا تووشی بەڵاو موسیبەت بوون خوای بێ بەهانا و هاواریانەوە. یا رب العالمین لەم ڕۆژە مبارەکەدا لێت دەپاڕینەوە شیفای نەخۆشەکانمان بدەیت.
یا ڕەبی خوای گەورە شیفای نەخۆشەکانمان بدەیت ئەوانەی جەستیان بە ئازارە خوای ئازاریان لەسەر لابەری ئەو کەسانی نەخۆشی دەرونیان هەیە ڕەحم بە دڵ و دەرونیان بکەی و سەبووری دڵ و دەرونیان بدەیت ئەوانەی مردوون لە ناومان دەرچوون خوای لە گوناهەکانیان خۆش بی و بە بەهەشتیان شادکەی هەموو ئەو کەسانی مردویان لێ مردۆ دڵ بریندارن خوای سەبووری بە حاڵیان بدەیت عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بژێڕی کوردستانمان سەلامەتکەی آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون